حاجی زادە لە کارمەندی دەواتینی مریشک بەخێوکردنەوە بەرەو هونەری کۆمیدیا چۆن زانا و سیروانی ناسی و چۆن لەگەڵ یەکتری کاریان کرد هەموو بوارەکانی هونەری تاقی کردەوە بەڵکو بگرە گۆرانی وتنیش بەڵام سەرکەوتوو نەبوو ئایا بەڕای تۆ لە هونەری کۆمیدیا سەرکەوتووە و لە ئێستادا تۆپی کۆمیدیای کوردی و لە تیڤیەکان و لە نێو سۆشیال میدیا گرتووە لە هەندێک فلیمە کۆمیدیەکانی دەستەواژەی نەرینی بەکاردێنن ئایا ئەو کاردانەوەی نەرینی دەبێتن لە کۆمەڵگا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر لەبین نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپشاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بسێتە ناو تیر و پشک ببی بە خاوەن خەڵات. حاجی زادر هونەرمەندە بە ناوبانگەکەی ئێستای کوردستان لە بواری کۆمیدیا حاجی زادر ئەو کەسایەتیە گەورە و بچووک خۆشیان دەوێت. حاجی زادر ناوی ڕاستەقینەی هێمن سعید ئەحمەدە لە ساڵی 1983 لە هەولێر لەدایک بووە ژیانی منداڵی هەر لە هەولێر بەسەر بردووە. حاجی زادر لە تەمەنی 11 ساڵیەوە سەرقاڵی کار و کاسبی بۆ بژێوی ژیانی وەروەها حاجی لە ئێسادا هاوسەرگیری کردووە وەروە خاوەنی دوو منداڵە. حاجی زادر چەندین ڕکۆردی هەیە لە کوردستان و لە عێراق لە ئێستادا خاوەنی زیاتر لە 80 ئەلبومی سیدیە وەروەها تاکە ئەکتەرە لە هەموو عێراق خاوەنی 200 ڕکلامە وەروەها لە سەدا 98 سیناریۆ ڕکلامەکان لە نووسینی خۆیدایە. حاجی زادر ماوەیەکی باشە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە نێو تیڤیەکاندا ڕکلامی بەر ناکەوێ. دیارترین ئەو پرۆگرامانەی حاجی زادر پێشکەشی کردووە زادر لۆ پێ بکەنە چاوی کامێرا فۆکس بمێنێ و نەمێنێ وەروەها شۆک و لە ئێستادا لە پرۆگرامی پێ بکەنە بەردەوامە و وە خەڵکێکی زۆر بینەریتی وەروها لەو پرۆگرامەیەدا لە ئێستادا لە کەناڵی کورد ماکس پێشکەش دەکرێت وەروە لە سۆشیال میدیا لە هەر دەرچوونی پرۆگرامێکی زۆرترین بینەر بۆ خۆی کۆ دەکاتەوە لە ئێستازدا لە نێو سۆشیال میدیا دەتوانین بڵێین زۆرترین بینەری هێو لە کەناڵی یوتیوب و لە نێو تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک بۆیە خەڵکێکی زۆر چاوی لەسەر ئەو ئەکتەرەیە. حاجی زادر لە تەمەنی 11 ساڵیەوە تاکو تەمەنێکی دیاری کرا و کار و کاسبی کرد وەروەها لە ساڵانی 1993 و 1994 لەگەڵ براکەی دەست بەکاری دەواجینی مریشی دەکەنواتە کێڵگەی مریشک بەخێوکردن وە لەو کارە بەردەوام دەبێتن تاکو ساڵانی 2000ەکان بەڵام هەز دەکا بەهرەیەکی هونەری تێدا هەیە بۆیە کۆڵناداتن و بەردەوام دەبێتن خۆی لە زاری خۆی باز لەوە دەکاتن چەندین کاری هونەری تاقی کردوتەوە وەکو وێنەکێشان و تەنانەت بگرە گۆرانیوتنیشی تاقی کردوتەوە بەڵام هەستی کردووە لەو کارەیەدا سەرکەوتوو نەبووە خۆی باز لەوە دەکاتن لە ساڵی 2003 کامیرەیەکی ڤیددیۆی دەکڕێتن لە ماڵەوە ڤیددیۆی خۆی دەکاتنەوە چەند سیناریۆیەکدا دەڕێژە هەر بەخۆی لە پێشی ئاکت دەکا و لە پێشەو کامیرەیە وەروەها دەرەنجام بۆی دەردەکەوێ توانای ئەوەی تێدا هەیە ببێتە ئەکتەرێکی کۆمیدی وەروەها دوای چەندین ماندوو بوون چەندین کورتە فلیم و نزیکەی 80 سیدی هەیە کاتی خۆی تەنها بە شێوەی سیدی خەڵک دەیتوانی تەماشای فلیمە کۆمیدیەکان بکاتن بۆی ئەو کاتە تەنها بۆ شێوازە بوو بەڵام ئێستا دنیا گۆڕاوە و دەتوانی لە سۆشیال میدیا یاخود لە یوتیوب تەواوی ڤیدیۆیەکانیان تەماشا بکەیت وەروەها حاجی زادر چۆن توانی ئەو گروپە سەرکەوتە دروست بکاتن هەم لە دەرهێنەر هەم لە ئەکتەرەکان زۆربیان یەکەمین کاریان بوو لەگەڵ حاجی زادر بەڵام سیناریۆ جیاوازەکانیان وەروەها ئاکتە جیاوازەکانی توانی بڕاتە ناو خەڵک و بە خەڵک ئاشنا بێتن چۆن سیروان و زانای ناسی سیروان بازەوە دەکات لە ڕکلامێک سیروانی ناسی و سیروانی زۆر پێی خۆش بووە ئاکل لەگەڵ حاجی زادر بکاتن
بۆیە بڕیارداوە لەگەڵی کار بکاتن. دواتریش زانای چۆن ناسی. زانە لە کەناڵێکی حاجی زادر کارمەند بوو. حاجی زادر ماوەیەک کەناڵێکی هەبوو بەڵام دواتر دایخست. هەروەها بۆیە ئەو دوو کەسایەتیەی ناسی بۆ شێوازە. حاجی زادر لە بەرنامەی شۆک زیاتر بە خەڵک ناسێنراوەوە گرێبەختی کراوە و دەتوانین بڵێن وەکو کابرا وتنی تەقاندیەوە بۆ پرۆگرامە چۆن بیرەوەری ئەو پرۆگرامی لا دروست بوو. بازەوە دەکاتن کاتی کەرنتینە ئەو بیرۆکەی بۆ هات و بیری لەو کردەوە کە خەڵک بێتاقەتە ئێستا لە ماڵەکەوەیە پێویستە شتێکی جیاواز بکە بۆی بینەر لە خۆی کۆ بکاتەوە. لە ساڵی 2020 مانگی 3 بیری لەوە کردوتەوە کارێکی جیاواز بکات، خەڵک دڵخۆش بکاتن و بیان هێنێتە پێکەنین. زۆر سوپاسیان دەکەم. بەرنامەی فۆکس کەرنتینە نازوێنە حەمەد بوو بۆ حاجی زادر. وەروەها دەڵێتن کەرنتینە ئەم چەند مانگە توانیمان کارێک بکەین و زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و توانیمان لەو کاتە کەرنتینە توانیمان دڵی خەڵک خۆش بکەین. وەروەها بازەوە دەکرێتن لە پارچە ڤیدیۆیەکانی حاجی زادر چەندین دەستەواژەی نەرێنی بازەکرێەوە دەکەوێتە سەر زاری گەورە و بچووک، بەڵام زیاتر خەتەریات لەسەر منداڵەکانە. بۆیە پێویستە ڤیدیۆیەکان بە شێوازێکی ئاوا دروست بکرێ کارێک دانەوەی نەرێنی نەبێتن. وەروەها لەو بارەوەی حاجی زادر دەڵێتن دەتوانن شتە باشەکان لەبەرکەنەوە شتە خراپەکانیش لێگەڕێن. ئەو کارێ ئێمەش دەکەین هیچ قسەیەکی وانە شاوی تێدا نییە کە خەڵک بەلاڕێدا باباتن. وەروها پێشمان خۆشە هەموو کات خەڵک دوور بخەینەوە لە خەم و بێتاقەتی و بێزاری. هەر لەبەر ئەو کارەش بوو من بوومە ئاکتەری کۆمدیا بۆ ئەوەی دڵی خەڵک خۆش بکەم و هەموو خەڵک دوور بخەمەوە لە کاری خراپ و خەڵک خەندە ئامێز بتون هەموو کات پێ بکەنی. بۆیە دەتوانی کەسایەتێکی وەکو حاجی زادر بە نمونە وەربگری کە کەسایەتێکی سەرکەوتووە. هیوادارم هەموو کەسێک کۆڵ نەدا بۆ خەونەکانی. هەچ خەونێکی هەیە دەبێت هەڵ و مادوون و تێکۆشانی بۆ بکەی وە شۆنخۆنی بۆ بکەی بۆ ئەوەی بتوانێت بگێ بە ئاماز وەکو نمونەیەک حاجی زادر دەهێنینەوە و چەندین کەسانی تریش هەیە. پێویستە کارەکانمان بکەن و ئەو ڕۆکە باشترە لە بەیانی بۆ ئەوی سەرکەوتوو بین. زۆر سپاس بۆ سێکین تاوای ڤیدیۆکەمان و پێتان خۆش ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێرتان لەبێ نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆ زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەس بیکە بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ببێ بە خاوەن خەڵات. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.